بەناوی خوای گەورە و میهرەبان، من دکتۆرە چرۆ شەریف حەسەن، هەڵگری بڕوانامەی بۆرد لە پسپۆری ئافرەتان و لەدایکبوون و چاودێری دووگیانی بەرپرسی هۆڵی لەدایکبوونی سروشتی لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. ئەمڕۆ باسی هەندێک لە سوودەکانی لەدایکبوونی سروشتیتان بۆ دەکەم بەراورد بە لەدایکبوون بە نەشتەرگەری. بە شێوەیەکی گشتی لەدایکبوون بە سروشتی تەندروستترە جگە لە هەندێک حاڵەتی پێویست کە پێویستە کۆرپەرەکە بە شێوەی نەشتەرگەری لەدایک بێت. یەکێک لە سوودەکانی ئەوەیە نەخۆشەکە زووتر چاک دەبێتەوە و ماوەیەکی کەمتر لە نەخۆشخانە دەمێنێتەوە. هەروەها کەمبوونی مەترسی لەسەر ژیانی دایکەکە، نەبوونی ماکەکانی نەشتەرگەری، لایەنی دەرونی دایکەکە زۆر باشتر دەبێت لەوەی کە بە نەشتەرگەری لە دایکبوونەکەی بۆ کرابێ لە ڕووی پێدانی شیر بە کۆرپەلەکەی یاخود دانی سۆز و خۆشەویستی بە کۆرپەلەکەی. سوودێکی دیکەی لە دایکبوونی سروشتی بۆ کۆرپەلەکە ئەوەیە دەبێتە هۆی کەمبوونی کێشەکانی هەناسەدان لە کۆرپەلە، وەکو هەناسە توندی و یاخودبوونی پەککەوتنی سیەکان یان ئەوەتە کۆرپەلەکە لە ماوەی منداڵیدا کەمتر تووشی نەفەستەنگی و تووشی نەخۆشی ئەسما دەبێت کە پێی دەڵێن ڕەبوو. ئێمە لە هۆڵی لەدایکبوونی سروشتی لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ڕۆژانە بۆ ماوەی 24 کاتژمێر لە پێشوازی ئەو خانم و دایکانەین کە نیازی ئەوەیان هەیە منداڵەکانیان بە ڕێگای سروشتی لەدایک ببێ لەلایەن ستافێکی کارامە و ڕاهێنرا و بەسەرپەرشتی پسپۆری ئافرەتان. هیوای سەلامەتی بۆ هەموولایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.